لە ساڵی 2023 تەنها بە قماری ئۆنلاین 179 ملیار دۆلار بەهەدەر داو لە جیهانە. ماڵ و سەرۆت و سامان یەکێک لە بناغە گرنگەکانی ژیانی مرۆڤ. ئاینی پیرۆزی ئیسلام بە حکم و دەستوورەکانی زۆر بە جوانی پاراستوێتی لە کاتێکە ئیلحاد و عەلمانیەت بەهەدەریان داوە، بۆیە ژیانی کەسەکانیشی پێوە بەهەدەر چوو. با ببینین چۆن. بسم الله الحمدلله صلاة والسلام على رسول الله ئەمما بعد. برایان و خوشکانی بەڕێزم، یەکێک لەو ئامانجانەی شەریعەتی ئیسلام لە پێناویە هاتووە بریتیە لە پاراستنی سەرۆت و سامانی مرۆڤ. بۆ مەبەستەش ئیسلام سوو خواردن، قومارکردن، دزیکردن، مامەڵەی ناشەرعی و قۆڕخکاری و زیادەڕەویکردن لە پارە و خەرجکردنی ئەمانەی هەمووی حرام کردووە. لەلایەکی تریشەوە چەندین یاسای تەواو و پڕحیکمەتی داناوە بۆ مامەڵە بازرگانیەکان و زەکاتدان و چۆنێتی میرات دابەشکردنمان، حتا دوورکەوتنەوە لە خواردنی ماڵی هەتی و چەندین حکمی نایەبی تر. هەموو ئەمانە لە پێناوی پاراستنی سەرۆت و سامانی مرۆڤایە. لە کاتێکا لەژێر حکم و دەسەڵاتی عەلمانیەت و ئیلحاددا سەرۆت و سامانی تاک و کۆمەڵگە و میلەتان پارێزراو نەبوو، هەرگیز پارێزراو نابێت. گەلشتی گەورەوە باسی بکەین، ئەبینی وڵاتانی زرهێز بە درێژایی مێژوو سەرۆت و سامانی ژێر زەوی و سەر زەوی و ئەو وڵاتانیان تاڵان کردو بە تاڵان بردویانە بۆ خۆیان و داگیریان کردو. با یەک نمونەتان بۆ باس بکەم. کاتێککە فەڕەنسا لە ساڵی 1830 وڵاتی جەزائیری داگیر کرد، دەستی گر بەسەر خەزیێنەی دەوڵەتە کە مێژوونووسامەوە ئەم باسەکردوڵم بە نزیکەی 50 ملیۆن فرانکی ئاڵتونی تیا بووە کە بە پارەی ئەمڕۆ گاتە ملیاران دۆلار بەڕاست. بڕی 7 تەن و 312 کیلۆ ئاڵتون لەگەڵ 108 تەن و 704 کیلۆ زیوی جەزائیریان دزیوە. نزیکەی 2 ملیۆن و 700 هەزار هێکتار زەوی کشتوکاڵی جەزائیریەکان داگیر کرا و درا بە ئەوروپیەکان کە داگیریان کرد. بەڵێ فەڕەنسای دایکی عەلمانیەت و دیموکراسی بۆ ماوەی 132 ساڵ جەزائیری داگیر کردووە. تەنانەت کاریان کردو سەر زمان و کولتوری جەزائیریەکانیش. هەرچەندە کە راپۆرتێکی دەقیق نییە ئاستی دزینی سەرۆت و سامانی ئەو وڵاتە بەدەرخا لەلایەن فەڕەنسیەکانەوە، بەڵام کۆمەڵێک سەرچاوەڵێن زیاد لە 20 تریلیۆن دۆلار واتە 20,000 ملیار دۆلار سەروەتی ژێر زەوی و سەر زەوی جەزایی دزاوە لەلایەن فەڕەنسیەکانەوە. بۆچی؟ چونکە بیرێکی عەلمانی هەرگیز نەهاتووە پاراستی سەرۆت و سامانی مرۆڤ، بەڵکو هەمیشە بەهێزەکانیان سەرۆت و سامانی میلەتە هەژار و بێدەسەڵاتەکانیان خواردووە، لە ڕێگەی ئیعلامیشەوە قەناعەتیان بە خەڵکی کردووە. دزین و سەرۆت و سامانی عێراق و ئەفغانستان و ڤێتنام و سووریا و چەندین وڵاتی تر لەلایەن ئەمریکا و هاوپەیمانەکانیانەوە هێندە دوور نییە لێمانەوە بەڕاستی برا و خوشکە بەڕێزەکان. ئەمە بەهەدەردان و دزینی سەرۆت و سامان بوو لەسەر ئاستی میلەتان و وڵاتانی داگیرکراو. لەسەر ئاستی تاکیش سیر بکەین، عەلمانیەت و ئیلحاد کارەساتیان بەسەر خەڵکیا هێناوە. ئەبینین هەزاران قومارخانەی فیزیکی و هەزاران قومارخانەی ئۆنلاین ساڵانە ملیارها دۆلار لە سەرۆت و سامانی خەڵکی بەفیڕۆ بن. لە ساڵی 2023 تەنها بە قماری ئۆنلاین، نەک لە قومارخانە فیزیکیەکانە، تەنها بە قماری ئۆنلاین 179 ملیار دۆلار بەهەدەر داو لە جیهانە. ڕاستیەکەی بەهەدەر نەدراوە، بەڵکو چۆتە گیرفانی کەللەزلەکانی دیموکراسی خوازەکانەوە، سیستەمی سەرمایەداریەوە و خەڵکە ڕەشوڕوتەکەش با هەر لەو زەرەرا بن بۆ خۆیان. بیرتانە باسی گومڕاکردنی خەڵکیمان کرد لە ئەڵقەی پاراستنی عەقڵا؟ ئەمە جۆرێکی تر لە بێعەقڵکردنی خەڵکی لە پێناو دەرکێشانی هەموو سەرۆت و سامانیان لە گیرفانیان و فەوتاندنی ژیانیان و خستە نێو گیرفان و کیسەی خۆیان و باقەڵی خۆیان. کەواتە عەلمانیەت و ئیلحاد نەگوێ بە ژیانی مرۆڤ ئەدەن، نەگوێ بە پاراستی عەقڵی ئەدەن، نەگوێ بە نەوەچەی مرۆڤ ئەدەن، نەگوێ بە سەرۆت و سامانیشی ئەدەن. هەر ئەم قومارچیانە کە هەرچی سەرۆت و سامانیان هەیە لە قوماردا ئەیدۆڕێنن، پاشان ئەکەونە سەر شەقام و پیانەوتێ هۆملێس واتە بێماڵ و حاڵ. عەلمانیەت ژیانی پێدۆڕاند، عەقڵی لە خشتە برد، خێزانەکەی هەڵوەشان، شوناسی لەناو برد، پاشان ئیفلاسیشی پێکرد و خستیە سەر جادە و کردیە نزمترین کەسی نێو کۆمەڵگا. کاتێکیش کە ئاینی پیرۆزی ئیسلام ئەڵێ ڕێگری لەم کارەساتانە بکەن، قمار و مەشروب حرام بکەن، دەڵێن ئۆ چۆن شتی واڵی ئەوە ئازادی تاکە کەسیە. ئازادی تاکە کەسی یان وێرانکردنی ژیانی تاک بە تاکی کۆمەڵگە. هەر ڕۆژە و شتێک دروستەکەن بۆ خواردنی پارەی خەڵکی، دراوە ئەلیکترۆنیەکان، یاری ئەلیکترۆنیەکان، فلیم و سینەما و کۆنسێرت و گۆرانی و جگەرە و مەشروب و مادەی هۆشبەر و سەدان شتی پڕوپوچی تر لە پێناوی بەهەدەردانی پارەی خەڵکی و وێرانکردنی ژیانیان. هەموو شتەکە زەونانەی خۆشیان بە زۆرەکەن بە قوڕگی هەموو وڵاتانی دنیاە و خەڵکی لە فێتەتی پاک دوورەخەنەوە بە زۆری تەیارە و ساڕوو و دەوابەکانیان بە جۆرەها چەکی کۆمەڵکوش. عەلمانیەت و ئیلحادە بۆ گەنەکەی خۆیان ئەسەپێن بەسەرمانە. بۆیە وریابن مسلمانانی بەڕێز، ئەگەر ئەتانەوێ گیان و ژیان و عەقڵ و دین و شوناس و سەرۆت و سامانتان پارێزراو بێ، دوورکەونەوە لە بەرنامەی ئیلحاد و عەلمانیەت، بگەڕێنەوە سەر ئەسڵەکەتان کە ڕاستە شەقامی ئیسلامی پیرۆزە. وآخر دعوانا الحمد لله رب العالمين.